بەنەوەی خی بەخشندەی مهرەبان سڵاوتان لەبێت بینەرە و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکەی دوانگەی خەڵک بە خزمەت ئێوەی ئەز و خۆشەویست گەیشتمەوە بەڕەزان تاوەری ئەمڕۆی دوانگەی خەڵک گفتوگۆکردنە لەسەر بابەتێک ئایا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان توانی ڕێگر بێت لە ساختەکاریەکانی هەرێمی کوردستان ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکەوە دەتوانن پەیوەندی بکەن و سەرنج و تێبینەکانی خۆتان لە سەرم تەوەرێ بڵێن دیارە ڕۆژی یەکشەمەی ڕابردوو هەڵبژاردننی هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی یاخود بۆ دیاریکردنی ئەندامانی ئەمخولەی پەرلەمانی کوردستان ئەنجامدرا تیایدا 111 کورسی پەرلەمانی هەبوو کە هێزەکان بە ڕێژەی جیاواز کورسیەکانی ئەمجارەی پەرلەمانی کوردستانیان بردەوە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک کە ئێوە دەتوانن قسەی لەسەر بکەن و سەرنج و تێبینی خۆتانی لەسەر بڵێن ئەوەیە کە ئایا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان توانی ڕێگر بێت لە ساختەکاری هەڵبژاردنەکەی یەکشەمەی ڕابردوو ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکە بەڕێزان بەر لەوەی کە سەرنج و تێبینیەکانی خۆتان بڵێن لە سەرتەوەری بەرنمەکە کۆمەڵێک وڵاتی کۆمنتێکی زۆریان نردووە بۆ تەوەری بەرنمەکە دەمەوێت بە خێرایی ئاماژە بە هەندێکیان بکەم محەممەد کاکە دەڵێن نەک نەیتوانیوە بەڵکو و ڕێگە خۆشکەر بۆ تەزویرکردنی هەردوو حەزبی بازرگان مریەم لەتیف دەڵێ کۆمیسیۆن پشتیوانێکی باشە بۆ ساختەکاری دوو بنەماڵە بە سەرنج و تێبینی ئەو بێت نەیتوانیوە کە ڕێگر بێت سەنا محەممەد دەڵێ زۆر کەم توانیویانە بێلایەن بن هەڵوێست بنیاد دەڵێت بەڕای من نەخێر نەیتوانیوە کە بێلایەن بێت هەورامان جەلا دەڵێت ئەو کاتە دەتوانین بڵین بێلایەنە کە هیچ حەزبێک مافی ئەوەی نەبێت کە ئەندامی هەبێت لە کۆمیسیۆندا یوسف محەممەد دەڵێ بەڵێ بێلانی خوان تا ڕادێک پاراستۆ بەڵام تێنەگەیشتنمان لە دەستا و دەستکردنی دەسەڵات ماڵی هەمووانی وێران کردووە علی مەشخەڵ دەڵێ کۆمیسیۆن ئەگەر بێلانانە ئەدای خۆی کردبێ خۆشی کردبێ بەڵام دەستی حەزبی بوونی هەر لە پشتە واتە ئەگەر بێت و بێلانانەش ئیشی کردبێ حتمما دەستێکی حەزبی هەر لە پشتەوە بوو علی ئیبراهیم دەڵێ ئەگەر حەزبەکان لیان گەڕن کۆمیسیۆن سربەخۆ کار دەکات و وەڕێگری دەکات لە تەزویر حاجی ڕێکان ئەحمەد دەڵێ بێگومان نەخێر چونکە بە بێلانی دروست نەبوو کۆمیسیۆن بۆیە نەیتوانیوە کار ڕێگر بێت لە ساختەکاریەکان محەممەد قادر دەڵێ بەڕای من کۆمیسیۆن تا ڕادێک بێلانی خۆی دەرخستووە تا ڕادەیەک توانیوێتی ڕێگر بێت لە ئەنجامدانی خڕوخات و تەزویر ئەیسا ئەورامی دەڵێت تا ڕادەیەک بەڵام پێویستە جورئەتی زیاتریان هەبێت ئەوەی کە لە هەڵبژاردننی ئەمجارەی هەرێمی کوردستان جیایە یاخود ئەم هەڵبژاردنە لە هەڵبژاردنەکانی دیکە جیا دەکاتەوە کۆمیسیۆن کۆمەڵێک ڕێکاری یاسایی توندی جیاوازی گرتەبەر لە ئەو ڕێکارانەی کە لە هەڵبژاردنەکانی دیکەی پەرلەمانی کوردستان کۆمیسیۆن گرتبوونیە بەر لە گرنگترین ئەو ڕێکارە یاسایانە ئەوە بوون کە کۆمەڵێک بڕیاری تونند و تۆڵدران بەوەی کە هیچ حزبێک نەتوانێت تەداخلی ئیشوکارەکان بکات بەوەی کە خڕوقات و پێشێلکاری ڕوونەدات لە گرنگترینیان ئەوە بوو کە چەند کاتژمێرێک بەر لە ئەنجامدانی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کۆمیسیۆن کۆمەڵێک ڕێکاری یاسایی توندی دەرکرد لەوانە پێویستبوونی هەردوو جنسی و کارتی هەویەی ئەحوال مەدەنی یاخود پێناسی باری شارستانی کە ئەمەش بەپێی چاودێران بە پێی ئەوەی کە لە شەقام و لە سۆشیال میدیا باز دەکرێت کە ئەمە تا ڕادێکی زۆر ڕێگر بوو لە ئەنجامدانی خڕوقات و پێشێلکاری لە هەڵبژاردنەکاندا کاک یەحیامان لەگەڵ کاک یەحیا فەرموون سلام علیکم سڵاو لێبێت زۆر سپاس سڵاو لێبێ کاک یەحیا سڵاو لێبێ فەرموون براتم لەبارەی بەرنامەکەتەوە تەوەری بەرنامەکەت تەوەرێکی جوانە بەڵام ئێمە دەپرسین ئایا ئەوەی کە ساختەکاری ئەکات بە تایبەتی بۆ جنسیە بۆ تەسکەرە ئایا لە ڕووی ئەمنیەوە ئەمنیەتی وڵات تێک نادا ئەوەنە ئاساییە کە کەسانێک تەسکەرە و جنسی ساختیان بۆ دەربێت لە وڵاتە بە ئارەزی خۆیان بسوڕێنەوە ئاساییە کە بڵێن ئەم هەموو خەڵکە ئەدەی خەڵکی ئێرەش نەبێت دووسێت جنسی هەبێ یاخود لێرەش بێ دووسێت جنسی هەبێ بە ناوی جیاوازەوە ئەمە لە ڕووی یاسایی و قانونیەوە چ تەسیرێکی هەیە و چۆن مامەڵەی لەگەڵ داهاترێ زۆر باشە کاک یەحیا بەگشتی کۆمیسیۆنی بەڵای هەڵبژاردنەکان بە سەرنجی بەڕێستان توانیوێتی ئەم هەڵبژاردنە جیاواز ئەگەر بەڕێژەیەکیش بێت بەڕێوە ببات لە چاو هەڵبژاردنەکانی دیکەی هەرێمی کوردستان
تا حدێک باش بوو بەڵام نەیتوانیەوە کە بەرهەڵستی بکات و یاخۆڕێگر بێ لە بەرامبەر ئەو هەموو ساختەکاری کە کراوە چونکە لە ڕووی تۆماری دەنگدەران و ئاماری دەنگدەران نەیتوانیەوە کە کۆنتترۆلی دەنگەکان بکات بۆیە پێمان وایە تا ڕادەیەکی کەم توانێتی و نەیتوانێت سەرکەوتوو بێ بە ڕادەیەکی پێویست. بەڵێ کاگەحیا لە سلێمانی سوپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. باوکی ڕۆمان لە بازیانەوە لەگەڵمانە. باوکی ڕۆمان فەرموون. بەڕێزم کاتۆ باش. سڵاوتان لێبێ هەموو کاتێکتان باش. سڵاوخوا لە بەڕێستان دەستخۆشی تەوەرەکە لێکەم سڵاو ڕێزمێەوە سەرم کارمەندانی کەناڵی پێیان. زۆر سپاس بۆ بەڕێستان. باوکی ڕۆمان بە بۆچوونی من هەڵبژاردن هیچ بەهایەکی لە وڵاتیانە ماوە، هیچ بەهایەک هەموو بایەکی لەدەستداوە، هەموو بایەکی دیموکراسی مرۆڤاگی لەدەستداوە هەڵبژاردن. بەڵێ لەبەرەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان خۆی کۆمیسیۆن پێکهاتووە لە دوو حیزبی سەربەجی پارتیوێکێتی کۆمیسیۆن نەک نەیتوانێت ڕێگری تەزویر بکات بەڵکو ڕێگا خۆشکەریش بۆ لەو کۆمێتە بچۆنەوە جەنابەت. ئەوە شتێکی زۆر جوای نووسی بە ڕێگای خۆشە بۆ تەزویرکردن. لەبەرەوەی لە بڕیارەگەرینەکانی کۆمیسیۆن وتی موختار و ئاسایش نابێ بچنە بەردەم بەندەکەی دەنگدان. لە گردەرفیدرەکانە ئەوە حەشالنەگەرە بەڵگەیەکی زۆر ڕاست و ڕوونە کە ئەمانە بە هێزی چەکداری تەزویریان کردو برای شیرینم. جا لەبەرەوە من یەکەم کەس بووم کە ئومێد و هەڵبژاردن گۆڕانکاریەکە بەڵام ئێستا یەکەم کەسم کارم هەڵبژاردن لەمەرێنەیە هیچ ڕۆڵێکی نیە، هیچ بایەکێکی نەماوە، هیچ بایەکی نەماوە، هەتا بای ئیسارەتی نەماوە. لەبەرەوەی بە ئامەری پێشکەوتوو هەڵبژاردن کرا ئەوان هاچیان کرد. ئێستا بەدەستی ژاکردنەوە دێوان بە زۆرم لێت ساختەکاریەکەن. جا لەبەرەوە من پێم وانێت تازە خەڵک پێی وا دێت بچێت بە تەسمیقی دەنگدانیش بۆ هەڵبژاردنی ئایندە پێم وا دێت کەس ڕۆژاریش ناکە برا شیرینم. ئەمە هەموو دەڕێتەوە بۆ کۆمیسیۆن و تاوانی کۆمیسیۆنە. باوکی ڕۆمان ئەماجی کۆمیسیۆنە برا شیرینم 27 ساڵە نەیتوانێت تۆماری کەمداران پاکاتەوە وەک ئەوەشی نەکرد کۆمەڵە ساختەکاری شاکرد ئەوان باشکرا وەچە ئەوان ناتوانێت ڕێگری بکەن دەستخۆشی لێرەم سەرکەوت. بەڵێ سپاس بۆ باوکی ڕۆمان لە بازیان و سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تو ئەوەی کە ئەم جارە جیاواز بۆ تا ڕادەیەک لە هەڵبژاردنەکانی دیکە کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کە لە ئەنجومەنێک پێکاتۆ پێی دەوترێت ئەنجومەنی کۆمیسیانان ژمارە 9 ئەندامە. ئەم 9 ئەندامە دابەشبوون بەسەر هەموو حزب و هێز و لانە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەندامی یاخود نوێنەری هەموو حەزبەکانی تێدا بەشدارە. بۆیە هەر خڕوخاتێک و پێشلکاریەک لەوێدا کانجام بدرێت حتمما ئەمانە وەک چاودێری هێز و لانە سیاسەکان لەوێ ئاگادارن و چاودێری دۆخەکە دەکەن. بۆیە ئەمە تا ڕادەیەک بووەتە هۆی کەمکردنەوەی خڕوخات و پێشێلکاری ئەوەی کە لە سۆشیال میدیا و هەندێک جار لە میدیاکانیشەوە باز دەکرێت. ئەوەی کە گرنگە هەرێمی کوردستان بەم هەڵبژاردنەی پێی ناوەتە ناو خولێکی دیکەی پەرلەمانیەوە کە چاوەڕوان دەکرێت ئەوانەی کە دەستنە پەرلەمان ئەو وەعدوبەڵێنانەی کە بە هاوڵاتیانیان دابوو لەوێ کاری جدیان بۆ بکەن و 4 ساڵی ئایندەی هەرێمی کوردستان بەڵکو 4 ساڵێکی هێمن و ئارام بێت و حکوومەتێک پێک بهێندرێت کە ئەولیاتی کارەکانی خزمەتکردنی هاوڵاتیان بێت. بەڕێستان دەمەوێت ئاماژە بە هەندێکی دیکە لەو کۆمنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست نووسیوتانە کاک ئالان پێشتر وەردەگرین لە خەزای شارە زۆرەوە کاک ئالان فەرموون. سڵاوی خۆی گەوەتان لێبێ. سڵاوی خوا لە بەڕێستان کاک ئالان. بە نسبەت تەوەری ئەمڕۆوە کۆمیسیۆن توانێتی ڕێگری بێت لە ساختەکاریەکان من دەڵێم نەخێر نەیتوانیوە چونکە کاتێک کۆمیسیۆن ئەتوانێت ڕێگری بێت لە ساختەکاریەکان ئەو ئەندامانەی کۆمیسیۆن خەڵکانێکی تەواو بێلایەن بن لە کۆمیسیۆن بەڵام ئێستا خۆتەزانی لایانی دەسەڵاتدار چ پارتی چ لەکیەتی زۆرینەی ئەندامانی کۆمیسیۆن پێکێنن لەبەرەوە لە کاتی دەنگدانی ناو کۆمیسیۆنی شەرکێشە و مشکیلێک لە ناو کۆمیسیۆنە هەبێت ئەگەر بەشکرە شێوەی دەنگدان ئەتوانن هەر لایانی دەسەڵاتدار ئەتوانێت شتەکان زیاتر بەلای خۆیان جێبەجێ بکات بەڵام بەداخەوە کۆمیسیۆن کاتێک کۆمیسیۆن ئەتوانێت ڕێگری بکات لە ساختەکانی کە هیچ ئەندامێکی حیزبی لە ناو کۆمیسیۆنە نەبێت و خەڵکانێکی زۆر بێلایەن بتوانن لە ناو کۆمیسیۆنە ئیشوکارەکانیان بکەن. بەڵێ کاک ئالان ئەگەر بێت و خەڵکانی بێلایەن کۆمیسیۆنیان ڕادەست بکرێت ئەمە تا چەند لەگەڵ منتیق دەگونجێت و هاوڵاتیان حەز دەکەن بەڵام هێزەکان پێت وایە بەم جۆرە ڕێک بکەون. ئەوەی کە ئێستا هاوڵاتیان باسی دەکەنەوەی کە حەز دەکەن هەڵبژاردنەکانی داهاتوو کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی سەرپەرشتی بکات ئەمانە تا چەند لەم ناوەندەدا ئەم دوانە لەگەڵ واقع گونجاوترن. من 100% لەگەڵ قسەکانی جەنابتان و
ئەوەیە کە تەواوی ڕێکخە جیهانیەکان سەرپێشی بکرێت و بەڵام پاک بکرێتەوە لە ئەندامی حیزبی من ناڵێم من کە ئەڵێم ئەندامی حیزبی هەر ناڵێم بە تەنیا یەکێتی پارتی من بە شێوەیەکی گشتی کەوتم تەواوی لایەنەکان کەواتە بە هەموویەوە بەڵام چونکە لایەنی پارتی و یەکێتی ئەندامی کۆمیسیۆنیان زیاترە ئەتوانن بەلای ساختەکاریە زیاتر بچن لەوەی خەڵکی بە تەواوەتی نۆکو خۆم 20 دقیقە پێش دەنگدان کۆتایی دەنگدان چوون بە دەنگدان لەبەرەوەی کە قەنەعەتم بەم دەنگدانیان نەبوو کە ئەمزانی کە وایشی دێت چونکە 12 ئایار باشترین تەجروبە بوو بۆ ئێمە بەڵام بەداخەوە هەر نەمتوانی خۆم پێڕانە گیراوتم باگەی پێش دەنگشتم شتان دەبێ با ئەو تەسویاتە نەکرێ بەڵام ئەم شتانە بە ئێمە جێبەجێ ناکرێ بچین نەچین بیسووتیانین دەنگ بین دەنگ نەدەین ئەوان شتەکانیان دیاریکرا و هیچ بۆ سەرنجەکانت کاک ئالان لە قەزای شارە زوورەوە سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان کاک محەممەد لە ڕانیەوە لەگەڵمانە کاک محەممەد سڵاوتان لێبێت کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان توانی ڕێگر بێت لە خڕۆقات و ساختەکاریەکان سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم سپاس بۆ بەڕێستە من وەکو دەنگەرێکی کۆمەڵی ئیسلامی خۆشحاڵم بۆ بەرنامەکەتان کە ئەو بەرنامە مەڕاستەخۆوان ئاکەنەوە سپاس بەڕێژەیەکی تا حدێک توانیوێتی کە ڕێگری بێ بەڵام وەکو پێویست نەیتوانیوە ڕێگری لە هەموو کەموکوڕەکانی کۆمیسیۆن ڕێگری لە هەموو کەموکوڕەکانی تەزویرات بکاتن بەڵام ئەو شکاڵانەی کەواتیانە سیاسەکان بوو نووسیویانەوە و ئەو سندوقانەی کەواتەکێرەی سووریان دەدراوە داواکارین لە هەموو ئەندامەکانی کۆمیسیۆن بە کۆمەڵ ئیسلامیکەوە بە یەکگرتووەوە بە گۆڕانەوە تێداچوونەوەیەکی ورد بکەن هەتاوەکو خەڵکی هەرێمی کوردستان بێ ئەمە نەبێت بشیوانە بێ بۆ هەڵبژاردننی مانگی پێنجکەوە هەڵبژاردنێکی تریشمان لەبەر دەستدایە هەڵبژاردننی پارێزیاکان بۆ ئەوەی یەکێتی و پارتی چیچی تر خەڵکی سار نەکەنەوە کەوا نوێن بۆ دەنگدان سەرەتاش کۆمەڵی ئیسلامی سعات 12 من چاک هاگام لێبوو ڕێژەی دەنگدانی سلێمانی لە سەدا 9.44 بوو ئەو کات بەڕێز کات سێڕانەمەر هاتە سەرخەت وتارێکی دا وتارێکی بەپێست خەڵکی ئاگادار کردەوە کەەوە ئێمە شەڕی قوت ئەکەین بۆ فەرمانبەران و چینی مامۆستایان و هەموو ڕۆشنبیران کۆمەڵی ئیسلامی وای ئیشەکرد نەکردن دەری ئیسلامی دێت بۆ سەر سندوقەکانی دەنگدار وای ئیشەکردکەوە هەم دەنگدەرانی یەکگرتو هەم دەنگدەرانی هەم دەنگدەرانی یەکگرتو هەم دەنگدەرانی گۆڕان بە ئومێد وەفەکاتەوەکەوە دێن بۆ سەر سندوقەکانی دەنگدان ئەوانە کە مەداڵی تێدا نەمێنێتەوە دیسان بەڵێ کاک محەممەد هەندێکیان پێیان وایە کە هەتاوەکو ئەندامانی حەزبەکان وێنەری حەزبەکان لە ئەنجومەنی کۆمیسیاران بن حتمما دەستی حەزبەکان دەخزێتە ناو کۆمیسیۆن و هەڵبژاردنێکی پاک و بێگەرت ئەنجام نادرێت بۆەوەی کە هەڵبژاردنێکی دوور لە خڕوقات و لە ساختەکاری هەڵبژاردنێکی پاک و نزیه ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستان و حەجمی واقعی هێزەکان وە خۆیان دەربکەوێت پێویستە کێ ئەم هەڵبژاردنە ئەنجام بدات کاکەجان ئەوانەی کەواڵن بەتابەت نەوەی نوێواڵێ ئەو شتانە ئێستا ڕاستە تەزویرکراوە بەڵام تەزویراتەکە وەکو بەغدانیە تێگەیشتی کراوە بەڵام بە حەدێکی ئەوەنە زۆر ئەنی کە خەڵکەن دەبێ ئومێد و بێ ئەمەل بێت بەس ئەوانەی نەوەی نوێوە ئەڵێن کەوا ئەیانەوێ بایکۆت هەم بە یەکگرتو بکەن هەم بە کۆمەڵی ئیسلامی بکەن هەم بە گۆڕان بکەن بۆ ئەوەی ڕێک کورسیەکانیان بۆ کورسەکانی پارتی لەبەرەوەی پارتی زۆر نییە بەس نوێنەوە ئەڵێدەنا کەسی کەواناوێ نەوەی نوێ دروستکراوێکی پارتی دموکراتی کوردستانە بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە ڕانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانتان کاک ئۆمەر لە قەڵازێەوە لەگەڵمانە کاک ئۆمەر فەرموو باشی بەڕێزم سڵاوتان لێبێ هەموو کاتێکتان باش وەڵای کاکە گیان من نەبەسەوە ناڵێت کورداتی گاڵتە زاریە هەڵبژاردن گاڵتە زاریە کوردبوون گاڵتە زاریە لەو وڵاتەیدا ئەو خەڵکە هەموو تووشی نەخۆشی نەفسی بوو تێگەیشتی یعنی ئێمە یعنی سەرتان لە خەڵک تێکدا بە قورئان بۆ تەماشا کۆمیسیۆن کە چەند داوانەوە تا 72 کاتژمێری داناوە بۆی کە ئەندامەکان ڕازگەێنی ئێستا کەناڵ ڕاگەاندنەکە هەموو سەرە سەعاتان دەڵێن ئەو سەعاتەی ئەو سەعاتەی گاڵتەی بە خەڵکی دەکەن یعنی بەڕاستی خەڵکتان هەموو تووشی نەخۆشی نەفسی کە دێوە ڕاگەان کات کاک ئۆمەر
بەڵێ بەڕێستان بەشداری دەنگدانتان کرد بەشداریم کرد تا سەرێسخان پەشیمانم تا سەرێسخان پەشیمانم کە بەشداری دەنگدانم کردووە. بۆچی پەشیمانن کاک عومەر؟ ئەی لەبەرەوەی پەشیمانم کە هەر گاڵتە بە خەڵک بۆ خەڵکی دەکەن، یعنی هەموو خەڵکتان کردە دوژمنی یەکتر. کاک عومەر نازانی ئێستا من لەوە تای 5 ساڵە شمولی دەنگدان دەکەم 5 شمولی دەنگدان دەکەم دەنگ بەعید بێک دەدەم من ئێستا نازانم کاریان باشە. کاک عومەر ئەوەی کە ڕاگەانەکان گاڵتان بە خەڵک کردووە لە چیدا بەڕێستان دەیبینەوە جگەر لە ڕووماڵکردنی حەدەسە سیاسیەکان بۆ هاوڵاتی کەناڵەکانی تر هەودا و کە یێنیان NRT کورسات هەر یەکە و بە شێوەیەکی ئەو ئەنجامی ڕادەگەێنی هەر یەکە و بە شێوەیەکی پێیان کاک عومەر ئەوەی کە گرنگە سەبارەت بەم خاڵە بابرای خۆت وەڵامێکی بچووک بداتەوە خەڵکیان تووشی نەخۆشی نەفسی کرد وەڵڵاهی باوکم کاک عومەر ئەوە تاوانباری سەرچێ و کەناڵانە بە قورئان. کاک عومەر دوێنێ وتەبێژی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئاماژەی بەوە کرد لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەوەی کە لە ڕاگەانەکانەوە باز دەکرێت سەربارەت بە ئەنجامی هەڵبژاردنەکان هیچیان ئەنجامی ڕاستەقینە نین بەڵکو ئەنجامی ڕاستەقینە ئەودا تاوڕەقەمانن کە لای کۆمیسیۆن و تاوەکو ئێستا ئاشکرا نەکراون بۆیە تا ئەو کاتێک کە وا چاوەڕوان دەکرێت ئەمڕۆ پاشکەمێکی دیکە ڕابگەێنرێت باوەڕ بە هیچ لەودا تانە مەکەن. وەڵڵاهی بەسە ئێوە نا هەموو حیزبەکان دەڵێم ئێستا من بۆ خۆم دەنگدەری گۆڕان بووم پێگەشتی زۆر ئومێدیشم بە گۆڕام و بەڵام تا ماویشم دەنگی پێ نادەمەوە یعنی بێزار بووین وەڵڵاهی گوناحە ئەو سەرکردارەوە لەو میلەتەی دەکەن خەڵک پارەی نییە خەڵک بێزارە هەندێک لە دەنگدەری هێزولانە سیاسیەکانی دیکە ئەو هەموو قەیدان نەهامەتی ئەوەتان بۆ زیادکردن ئەو هەڵبژاردنە و بگرە و بێردە و یعنی بەڕاستی خەڵک تووشی نەخۆشی بوو بەڕاستی خەڵک تەحملی نەما. هەندێک لە دەنگدەری لانەکانی دیکە بە تایبەت ئەوانەی کە دەنگیان بە کۆمەڵی ئیسلامی داوە ئەوەی کە قسە دەکەن زۆر گەشتبینانە و ئومێدێکی گەورە لە دڵیاندایە بۆ ئایندەکە بە فعلی بتوانن ئایندێکی گەشت لە هەرێمی کوردستان. ئەمە قەناعەتم بە کۆمەڵ هەبوو یعنی وعدی ئەوەشم کردبوو کە دەرینجی بدەم بەڵام ئەی هاوار بەنەو کورسی کۆمەڵ چ دەکرد برای بەڕێزم ئەنا ئەوکەم زەندەوەستاڕی بەنەو کورسی خۆ تەماشاکە چیان کرد لەسەر سەر و کۆماری لە عێراقێ زاڕێکیان کرد شەو تا بەیانی دانیشتن بەو هەموو زلێزانە ڕێک نەکەوتن تێگەیشتی لەسەر پۆست و پارە یعنی بەڕاستی وەڵڵاهی باوکم تعدای لەو خەڵکی دەکەن وەڵڵاهی هەر ئەوەندەی ماخوای گەورە کەشتی کاک عومەر با دوا قسە بە برای خۆم بڵێم سەبارەت بەو ناومێدیە بەڕاستی ئەمە ناومێدیەکی نامەشروع ئەوە ناومێدێکی هەڵەیە بەو پێی کە ئەم لە 1942 بۆ 1944 کە ئەم جارە لە هەڵبژاردندا بەشداریان نەکرد هەموو ئەو جۆرە هاوڵاتیانە بوون کە لانگری هێزە ئۆپۆزیسیۆنەکان بوون هەموو ئەوانە بوون کە بەڕاستی بە دوای ژانێکی شایستەدا دەگەڕێن بەڵام هێزە دەسەڵاتدارەکان فیاڵیان لێکردن تووشی ناومێدیان کردن ئەم لە 1942 لەگەڵ ئەم ڕێژەی کە ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە ئێستا دەنگیان هێناوە بەڕاستی ئەگەر هەمویان دەنگیان دابووایە بە تەکید ئێستا کورسەکانی ئۆپۆزیسیۆن لە کورسی دوو هێزی دەسەڵات لە پەرلەمان زیاتر دەبووە ئەو گۆڕانکاریە ڕێشەیی کە وڵاتی چاوەڕێی دەکات ئێستا لە ئەرزی واقعدا دەمانبینی لە ڕێگەی پرۆسەیەکی دیموکراسیەوە بەڵام گەورەترین خدی سیاسی و فێڵی سیاسی ئەوەیە کە ناومێدکردنی هاوڵاتیان لە پرۆسی دیموکراسی لە نەتیجەکە ڕوودەدا ئەو نەتیجانە دەڵێن واقعینین بەڵام دڵنیا بە هەر ئەو نەتیجانن کەناڵەکانیشێتی و پارتی ڕاز دەکەن کورسێکیان نووسیوە زیاتر دەکەن کەمتر ناکەن هەرنەوە کورسێکە و هەش کورسێکە دەبن و دڵنیا بە حکومەتیشان لەگەڵ پێک دێن و ڕازیشتان دەکەن و هەر بە هەوای چۆن ساڵان ڕۆیشتۆ خراپتر دەبێت ساتر نابێت عومەر لە قەڵاسیەوە ئەوانە لە ناوبەرێ خوای گەورە ئەوان لە ناوبەرێ میلەتی کورد خۆشیان ماڵی بێت دەریان کە ئەو 50 نەفەر 100 نەفەر فەرکرداتی ئەو کوردی دەکە ئەو خەڵکی کوردە فەقیرەی لەنا باقی دیکە ئێمە چاڕوانی هیچ شتێکمان نیە بە نووشی قەڵەم تەواو لەگەڵ ئەوانە تەواو. سپاس بۆ کاک عومەر لە قەڵازیەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان کاتی باشم پێدای سنوورخان دەمێکە لە سەر هێڵی پەیوەندیە لە سلێمانیەوە ببورن سنوورخان سڵاوتان لێبێت فەرمۆن. دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس بۆ بەڕێستان. پیرۆزبای خۆم ئاڕاستی سەرجەم دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی و خۆشم و هەموویانەکەم زۆر گەشتبینم دیان و زۆر دڵخۆش بین بە سەرکەوتنی کە تۆمارمان کرد و ئینشاءڵڵا بۆ ئینتیخاباتی داهاتوو ڕێژەکەمان زیاتر بەرزەکەینەوە کە چاوەڕوانی نو کورسیشمان ئەکرد بەداخەوە ئەگەر ئەو ساختەکاریە نەبووایە
ئێمە و چەندلایەنێکی دیکەش دەنگەکانمان بەرچەو زیای کردبوو کە خۆم یەکێک بووم لە کارمەندانی کۆمیسیۆن شاهیدی ئەو بووم بە 20 نەفەرەوە هاتم بۆ ئێمە داوای کاغەزەکان و مۆرەکانیان ئەکرد و سپاسی چاودێری لایەنە سیاسەکانەکەین تا ئێمە ئەم پاراست و هەموو کاغەز و مۆرەکانمان شاردەوە یعنی بە ئەشکرا لە جەرەوە هاواری ئەکرد ئەو بۆ لە هەولێر تەزویر ئەکرێ بۆ ئێمە لە سلێمانی نەیکەن یعنی ئیتر ئەگەر خوو بەسەری خۆت ئەشتانە نەدنیا هەرگیز باوەڕ بەوە نەئەکرد کە ئەمە ئێستا لە واقعی کوردستانە ڕوئەیە و من داواکارم لە سەرجەم هاوڵاتیانی کوردستان هیچ بێ ئومێدمە بن تۆ ئەگەر معارەزەی یعنی باوەڕ کە تا سعات 12 ئێمە دانیشتبووین هیچ زەنگەرێک نەئەهاو ئەگەر تۆ لە ماڵۆ دانیشتی ناڕازی معارەزەی بۆچی نایت دەنگی خۆبێ بۆچی نایت ئەوانە لەسەر حکم نابێ بۆچی مافی خۆت ئەفەوتێنی بە دانیشتنی تۆ هیچ شتێک ناگۆڕێ وەرە دەنگی خۆ بۆ کوردستان بگۆڕۆ ئاوەدانی کەرەوە تۆ خوێنەواری تێگەیشتووی بۆچی لە دەرەوە ئەڵێیت من بێ ئومێدم وڵاتەکەی ئێمە ئومێدی لەسەر تۆ وەستاوە وەرە دەنگی خۆ بۆ خۆ بسەلمێنە کە تۆ کەیت وڵات بەدەستی تۆ ئەگۆڕێ بەدەستی ئەمانە ناگۆڕێ لە دەرەوە تەقە ئەکا دەستی پۆلیس ئەشکێنێ تەختە بەیەکە ئەیە تەختە بە ئافرەتە ئەیە لە کارمەندی کۆمیسیۆن ئەیە پێتان وایە بەم ناومێدی کە بەشێک لە وڵاتیان دەیکەن بە پاسا و بۆ دەنگ نەدانیان ئەم دۆخی هەرێمی کوردستان بگۆڕێت بۆ پێیکە وەک پێشتر ئاماژەم پێکرد بە دەنگدانی تایبەت و گشتیەوە نزیکەی لە 42 بۆ 44 دەنگی نەداوە ئەگەر ئەم لە 42 بۆ 44 حتمما هاوڵاتی ناڕازین و دژی دەسەڵاتن لەگەڵ ئەم دەنگدانەی یاخود ئەم کورسیانەی کە ئەم جارە هێزە ئۆپۆزیسیۆنەکان هێناویانە بەیەکەوە بێت و کۆی بکەیەوە کورسەکانیان زیاتر لاهی هێزی دەسەڵات دەردەچن پێتان وانییە گۆڕانکاریەکە ڕووی دێدا ئەمە کەم تەرخەمی هاوڵاتی خۆیەتی کە نەیویستۆ گۆڕانکاری دروست بکاتوە لە ماڵەوە دانیشتووە پێتان وانییە هاوڵاتی خۆی تاوانبارە 4 ساڵی دیکە چۆن حکومڕانی دەکرێت با بکرێت بەتەکید خەتاباری سەرەکی لەم ئینتیخاباتە هاوڵاتیە لەبەر ئەوەی ئەگەر تۆ معارەزەی ئەتێ ئایندێکی گەشتە بێ وەرە دەنگدا بە دانیشتنی تۆ ناگۆڕێ بۆچی حیزبی سیاسی ئێت بە ئاشکرا مۆر دە حیزبی خۆی ئێدا و بە ساختەکاری ئێخاتە سنووقەکە و تۆ بە شەرەف و بە کەرامەتی خۆت دەنگەی تۆ بە دەستی خۆت بە فاک و بێگەردی کوردستانی خۆ سەرەخەی بۆچی ئەبێ ئێمە دانیشتی و هەروەها تکایەکی تریشمێت دەنگدەرانی گۆڕان بێ ئومێد مەبن مخۆم لایەنگری کۆمەڵم بەجاخۆ زۆر خەمبارم بۆیان بەڵام هیچ ناومێت بەڵێ سپاس بۆ سنوورخان لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێستان باوکی سیڤەر لە هەولێرەوە لەگەڵمانە فەرموو باوکی سیڤەر هەموو کاتێکتان باش سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس دەکەم بۆ بەرنامەی سپاس فەرموون بەڕاستی لە کوردستان بەڕای منەوە هیچ پەرلەمان دەورەش کاریگەری نییە هەنی هەرکەس بە هەر حەز بە کەفاڵە دەست و دەتانی بۆ خۆی دەرئەنجامەکان بگۆڕی باوکی سیڤەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان توانیوێتی ڕێگر بێت یاخود وەکو جارەکانی جاران دەست خزاوەتە ناو کۆمیسیۆنیش بۆی کە فڕقات و پێشێرکاری و تەزویر بکرێت سەرنجی بەڕێستان لەسەر ئەمە چییە گەر متابعایی ڕاگەانەکانتان کرد بێت بەخوای بەڕێز من هیچ بڕوا ناکەم ینی کۆمیسیۆن ئەو شتێک پێ یەکلای بتەوە چکار یەکلای دەکاتەوە لە بەرژۆندیەوە عەزبی دەسەڵاتدارە لەبەرەوەی بڕوا بکە ئێستا کۆمیسیۆنی فشین بینی بێ ئەلەوێندرێ سەرپرستی هەرێمی کوردستان بکە هەرەوە ئەزبە یەکەم و دۆم دەدرێت دوکە لە ڕووی ساختەکاریەوە ساختەکارێکی زۆر دەکەن بەڕاستی ینی نفوس و تەزکەرە و ئەو شتانە لە کۆرانان لەدەست خەڵک دەبیندرا کە کو دەکرا هەموو نوێ جلی پای پێ نەکرد بوو بەکەی خۆی دەنجاندا دەهاتنەوە پلی سینیا هینا بوو لە پیان تێردەشا دەچن دەنجان دەدا و دەفرەکان فرەدەچن دەیان کرد و ئەو شتانە لە گۆڕانە هەبوو هەموو خەڵک دەزانی خۆی لە خوا نەکات دەزانیەوە ئەوە شتەکە بە تەزویر دەڕۆشت بەڵێ سپاس بۆ باوکی سیڤەر لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانتان سپاس کاکەنگاو لە چۆمانەوە لەگەڵمانە فەرموون کاکەنگاو دەستخۆشیە و بەنامێتانی دەکەم زۆر سپاس بۆ بەڕێستان سەبارەت بە کۆمیسیۆن بەنیازی خۆم هەندێک لە کارمەندانی کۆمیسیۆن ڕەنگە خۆیان فرۆشت بێ بۆ پارە ڕەنگە دەبینین لایەنی دەسەڵات فەرمانبەرانیان لەفەری خۆیان لەگەڵ دەنار تەسمیلی نوێرانەکانی خۆیان دەکرد باوریان بە فەرمانبەرەکانیش ناکرد ئەوە لەلایەک شترەوە کە اختیارێک دەست و پیرەژنێک دەست و نەوەچ خۆی لەگەڵ بوو لە ڕێگای پێنادا پشتە ژوورەوە تەسلیمی ژوورەوەیان دەکرد
ئەوە شیت نازانی نەخوین دەواری هەیە نەدەزانی ئەوە لەلایەکی تر لەلایەکی ترەوە هەتا هێزی چەکدار لە دەسەڵاتی حیزب دابێ ئەم وەتەی کوردستان هەر ئەوایە ئێستا 4 ساڵ زیندانی تر بۆ خەڵکی کوردستان دروست بوو ئەوە لەلایەکی ترەوە زۆر کەس لە ماڵەوە دانیش دەزانم نەتون دەنجان نەداوە ئەوان حەقیان نییە گلەی بکەن گلەی هیچ لایەنێک نەکەن لەبەرەوەی بە خۆیان نەتون دەنج بدەن ئەوە لەلایەکی ترەوە ئەوانی کە دەنجیان داوەتە دەسەڵات یاخود ساختەکاریان بۆ خستووە یاخود خەڵکیان ئازار داوە و خەڵکیان ئەزیەت داوە و لێیان داوە ئەوانەش تاوانبارن. بەڵێ سپاس بۆ کاک هەنگاو لە چۆمانەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان. دەمەوێت ئاماشە بە هەندێک لە کۆمنتەکانی دیکە بکەم کە ئێوەی خۆشەویست لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک داتان ناوە کاک محەممەد کاکە دەڵێ نەک نەیتوانیوە بەڵکو ڕێگە خۆشکەر بۆ تەزویرکردنی هەردوو حەزبی بازرگان. مریەم لەتیف دەڵێت کۆمیسیۆن پشتیوانێکی باشە بۆ ساختەکاری دوو بنەماڵە. سەنا محەممەد دەڵێت زۆر کەم توانیوێتی بێلان بێت و ساختەکاری نهێڵانجام بدرێت. هەڵوێست بوونیات دەڵێ بەڕێ من نەخێر نەیتوانیوە. هەورامان جەلال دەڵێت ئەو کاتە دەتوانین بڵین بێلانەکە هیچ حەزبێک مافی ئەوەی نەبێت ئەندامی هەبێت لە کۆمیسیۆندا. یوسف محەممەد دەڵێت بەڵێ بێلانی خوان تا ڕادەیەکی زۆر پاراستووە بەڵام تێنەگەیشتنمان لە دەستا و دەستکردنی دەسەڵات ماڵی هەمومانی وێران کردووە. علی مەشخەڵ دەڵێت کۆمیسیۆن ئەگەر بێلانانە ئەدای خۆی کردبێت بەڵام دەستی حەزبی بوونی لە هەموو سێکتەرەکاندا هەر هەیە. علی ئیبراهیم دەڵێت ئەگەر حەزبەکان لیان گەڕن کۆمیسیۆن سەربەخۆ کار دەکات. حاجێڕەکان ئەحمد دەڵێت بێگومان نەخێر چونکە بە بێلانی دروست نەبووە بۆیە تەزویر کراوە. محەممەد قادر دەڵێت بەڕای من کۆمیسیۆن تا ڕادەیەک ئەم جارە بێلانی خۆی توانی دەربخات. ئەیسا هەورامی دەڵێت تا ڕادەیەک بەڵام پێویستە جورئەتیان هێشتا هەر هەبێت بۆ ئەوەی کە بێلانانەتر کار بکەن. بەڵێ شێمان لەگەڵدا بوو هاوکارانم کاک محەممەد لەگەڵمانە فەرموو کاک محەممەد. وڵی سڵاو لە تۆ لە بینەران سڵاو لە بەڕێستان کاک محەممەد. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان توانی ڕێگر بێت لە ئەنجامدانی ساختەکاری؟ وڵا بنسبەی کۆمیسیۆنان باڵایی بەڵێ هیچ مەحلای نییە هەڵبژاردن ئەوەی لەو نەوێت یعنی ناکرێ تۆ بچیت بۆ دەنگدان و تعزیبت بدرێت و دوایی دەرت بکرێت لەم هەڵبژاردن. زۆر باشە پێتان وایە کە کۆمیسیۆن نەزانن ئەوە هەڵبژاردن ئەگەی بۆ باشە کۆمیسیۆنی باڵا بۆ ڕێگەری ناکات لەو کەسانە کە ساختەکاریەکەن و بە خۆیانەوە چەکە و ئەڕوە نەژگۆرەوە. کەواتە بتان وایە ساختەکاری کراوە کراوە زۆر کراوە ئەی باشە بۆ بەرگیری لەی ناکەن. بەڵێ ئەگەر ناتوانن هێزی خۆیان هێزی بێرن یعنی ئەم چەند لاینە ئەگەر ناڕازین خۆیان چەند هێزی بێرن با بەرگیری لەو چەکدارەی لێ بکەن. ئەمە ناکرێت یعنی هەڵبژاردن وان ناکرێت. بەڵێ کاک محەممەد پێتان وایە هێزی مەسەرەن لە خوارە بێرن بێ لاین بێت پێتان وایە ئەم دۆخە بە چی چارەسەر دەبێت؟ وەڵی بە بێژم بۆ چی چارەسەر بێت گەرت بۆ جاری تر هەڵبژاردن ئەگەر کریا گەرە ڕێگەری لە ساختەکاری بکرێت نەک هەر کەسی وەکێ خۆی بڕوە دۆژۆرەوە وەکێ خۆی وەچەکە و بڕۆ دەژێت ئەمە ناژنە پێی هەڵبژاردن. زۆر باشە ئەم ڕێگریە چۆن دەکرێت وەکو وڵاتیەک؟ ڕێگیری گەرە کەس نەڕوە دەژۆرەوە وەچەکەوە ئەوەی پۆلیس و ئاسایش بەرگیریەکەن یعنی ئەمە چه حکوومەتی ئەژنەبێ کەواتە کە تەزویر و خوڕوقات کراوە کێ لەی تاوانبارە؟ حکوومەت یەکەم جار تاوانبار نییەوە ئەو دەستگایی کە پێ دەوترێت کۆمیسیۆن کە حەزبەکانی تێدا ئەو دوو هێزە بێگومان ئەو دوو هێزە لە لێبات پرسیارن هەر خۆیان سەختەکاریەکەن و هەر خۆیان حەزیان لە سەختەکاریە خۆیان دەنگ نایەرن ئللا بە سەختەکاری نەبێت. بەڵێ
بەڵێ سپاس بۆ کاک محەممەد، سپاس بۆ سەرنج و تێبینێت جوانەکانی بەڕێستان. بەڕێزان ئاماژە بە هەندێک لە کۆمنتەکانی دیکە دەکەم. باوکی بیلال لە قەزای میرگە سوور دەڵێت 30,000 دەنگ دەرهەبووە لەوێ ئەگەر توانیان ئەو دەنگانە چارەسەر بکەن و نەدزرێن ئەوە دەڵێن کە کۆمیسیۆن بێلان بوو. ئازاد ئۆمەراوەی دەڵێ بەشێک لە کارمەندانی کۆمیسیۆن لە سۆران بەناوی سەربەخۆ بوون، بەڵام سەر بە پارتی دیموکرات بوون و هیچ بێلانی خوان نەپاراستوو، تەنانەت ئاسانکاریان بۆ تەزویر کردو، بازاران جنسی و نفوس لەلایەن ئەو هێزانەوە تەزویر کراون. تەنانەت لە بەشێک لە بنکەکانی سۆران بریکارانی کۆمەڵ بەهۆی ڕێگریان لە تەزویر تووشی لێدان و تێهەڵدان و پێدادان بوونەتەوە. بەڵێ بەڕێزان ڕێبوارجەلێک دەڵێت نەخێر بەڕای من ناتوانێت، چونکە لە هەموو هەڵبژاردنەکاندا تەزویر دەکرێت و ئەمە خەتایی کۆمیسیۆنی تێدایە. هەڵوێست بوندیان دەڵێت بەڕای من نەخێر نەیتوانیوە ڕێگری بکات لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان یاخود لە ئەنجامدانی ئەو خوڕوقاتانەی کە لە هەڵبژاردنەکان داکراوە. محەممەد حەمەڕەوف دەڵێ من دەڵێم ئەگەر جوت حزبی دەسەڵاتە داخل نەکەن، بەدرۆ باسی دیموکراسی نەکەن، هێزە ئەمنیەکان بەکارنێهێنن، دەتوانێت کۆمیسیۆن بۆ خۆی بێلان بێت وە هەڵبژاردنێکی دوور لە تەزویر و ساختەکاری ئەنجام بدات. هەورامان جلال دەڵێت ئەو کاتە دەتوانین بڵین بێلانە کە نە هیچ حزبێک مافی ئەوەی نەبێت ئەندامی هەبێت تایدا وە کەسانێکی بێلان و پسپۆر سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکەن. هۆشنگ عوسمان دەڵێت بەڕای من کۆمیسیۆن ناتوانێت، چونکە ئەم سندوقانە پێش ئەوەی بگەنە کۆمیسیۆن دەستکاریان کراوەواتە بەر لەوەی کە بگەنە کۆمیسیۆن ئەمانە دەستکاریان کراوە. ڕەهاخان دەڵێت دوورە لە ڕاستی وەگەر بڵین کۆمیسیۆن بێلان بووە، ئەگەر بێلان بوو بێت ئەو هەموو گەندەڵی و تەزویراتە چۆن کرا، هەمووان سوور دەزانن کە کۆمیسیۆن سەر بە دەسەڵاتدارەکانە. بەڵێ بەڕێزان کۆمەڵە کۆمنتی دیکات و دەمەوێت ئاماژان پێ بکەم. کاک ڕەمەزان دەڵێت بۆ بۆچوونی من کۆمیسیۆن ڕاستە لە نوێنەری زۆرینی لایەنەکان پێکاتەوە، بەڵام وەکو سەرجەم دامەزراوەکانی دیکەی حزبەکان ئەم دەستگایان قۆرەق کردووە و نەیتوانی وەکو خۆی ئەرکەکانی سەرشانی خۆی جێبەجێ بکات. ڕێبەند حەسەن دەڵێت هەڵبژاردن هیچ قیمەتی نەماوە لە وڵاتەدا، دوو حزبی دەسەڵات پێش هەڵبژاردن کورسەکانی خوان دادەنێن، بۆیە کۆمیسیۆن هیچ ئەهمیەتێکی نییە. کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک محەممەد فەرمۆن. سڵاوت لێ بەڕای بەڕێزم. سڵاوی خوا لە بەڕێستان کاک محەممەد فەرمۆن. دەستخۆشیەوە بەرنامەت لێ دەکەم. زۆر سپاس. وڵای بەڕێزم هەتاکو پارتی حکومڕانی کوردستان کە هەڵبژاردنی پاک ناکرێت. بۆچی؟ وڵای پارتی باوەڕی نە بە هەڵبژاردن هەیە، نە بە ئارامی هەیە، نە بە یاسا سەروەربوون هەیە، هەر شتێکی حیزبەکەی بەرامبەری بیکە ئەو تێکی دەدات. کاک محەممەد بەڵێ ئەم جارە نزیکەی لە سەدا 40 بۆ 42 ئاوا لەم نێوەندەدا یاری دەکات هاوڵاتیان بایکۆتی پرۆسی هەڵبژاردنەکانیان کردووە. ئەگەر هات بەو ئەم سەدا 42 کە ڕێژێکی یەکجار زۆری کورسی پەرلەمان دەکات، بەشداری هەڵبژاردنیان کردبە لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکان کە چەمکی چاکسازی بەرزیان کردوێتەوە، بەیەکەوە نان دەتوانێت حکومەت پێک بێنن وە ئەو خەونەی هاوڵاتی دەیەوێت بێتە دی ئایا هاوڵاتی خۆی تاوانبار نییە بەشێکی لەم تاوانە ناکەوێتە سەرشانی هاوڵاتی؟ بەڵێ لەگەڵتم هاوڵاتی تاوانبارە، بەڵام پارتی وای لە هاوڵاتیان کردووە هیچ ومێدێکیان بەڵبژاردن نەبێت. چ کاتی پارتی هەچی بەرامبەرەکەی زانێت سەر دەکەوێت ئەو تێکی دەدا. ئێستا بۆ بانگەشەیەکی بۆ ئارامی بوو ئەوە دێوێت ئارامەکە تێکدات و ئیدارەی دروستکاتەوە. زودنەوەی گۆڕانسەرش پەرلەمانەیە بۆ ڕێی لێگرت ویستیان سان جێبەجێ نەکات. بەڕاستی دیکتاتۆر ئەگە هەبێت پارتیا چوو کاتی باوەڕی بەوەی نیە یاسا سەرۆر بێ هەموو شتەکانی تەزویرات و فت و فێڵ و خاترۆش و خاینێن. بەڕاستی ئەگەر کۆمەڵی ئیسلامیش نەکرابە لە سەری 15 کورسیەوەی دێنا، بەڵام فێڵی لە کۆمەڵی ئیسلامیش کرد ئەو خاترۆش و خاین کرۆشانە. بەڵێ کاک محەممەد لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاک ڕێباز لە کەلارەوە لەگەڵمانە. فەرموو کاک ڕێباز. السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاوی خوا لە بەڕێستان کاک ڕێباز. عەلەیکە سەلام. بەڕێزی بەناوی خوای گەورە و مێرەبان، من ڕێباز کەلاریم، چاودێری سیاسی و ئەندامی کۆمەڵگای ڕێخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئەگەریانەوە. زۆر خۆشحاڵم بۆ یەکەمین جارە لە کەناڵی ئەڵمانی پەیامۆی دەسەردمە بێ قسە بکەم. خۆشحاڵین فەرمووی.
بەڕێزی بەڵێ چۆن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەتوانن چاودێر بن، ئەتوانن ئەنجامەکان ڕانەگەێنن، ئەتوانن ئیمزا نەکەن لەسەر ساختەکاریەکان، لەسەر فێڵوفڕەکان، لەسەر ئەو خەشانەی بەرامبەر بە میلەت کراوە، چی یەکێتی نیشتیمانی کوردستان، چی کۆمەڵی ئیسلامی، چی یەکگردوو، چی بزەستنەوەی گۆڕان، چینەوەی نوێ. ئێستا ئەوان لەسەرەوەن، من ئەوەی ئاگادارم ئەڵێن ئێستا ئەژماری دەنگدانی دوو جار تۆمار کراوە، دوو جار ستاپ کراوە. ئەو ئەنجامە ئەگەر ڕاگەیەنێت زەرەری هەموو لایەنەکانی هەیە. ئەمجارە ئێمە ئەمجارە کە ڕێژەی دەنگدانمان کەم بووە، خەڵک بێئومێد بووە. کۆمەڵی ئیسلامی لە ئێستا مەسەڵەن سەوتەکانی زیاتر بووە، هۆکاری ئەوە بووە هەندێک کات لە پێشووتران نەرمی نەنواندووە و تا خەڵک زیاتر دەنگی پێداوە و خەڵک چۆتە پاڵ کۆمەڵی ئیسلامی. ئەمجارە پێویست ناکە هیچ لایەنێ پارتی دیموکراتی کوردستان هیچ لایەنێ نەرمی بنوێنێ ئاشکرا و ڕاستی شتەکان بۆ خەڵک دووپات بکەنەوە. نوێنەری لایەنەکانیشن لە کۆمیسی باڵای هەڵبژاردنەکانن چاودێری یەکەن و سەرپەرشتی کۆمیسەکان. بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی نوێنەری هەیە، بزەستنەوەی گۆڕان نوێنەری هەیە، یەکێتی نیشتیمانی هەیەتی، پارتی هەیەتی. ئەوەی نەیبێت تەنها لە ئێستا ئەوەی من ئاگادار بوومنەوەی نوێنەری نیە لە کۆمیسیۆنە ئەوەکانی تر نوێنەریانەیە. ئەگەر ئەمان هەمویان بە یەک ڕاو بە یەک هاوپەیمانیەتی ڕێبکەون، وەکو ئەبێنەوەی نوێش قبولی ئەو بکات کە نوێنەری کۆمەڵ یەکێتی و پارتی نوێنەری ئەوە. پێتان وایە کە کۆمیسیۆن ئەم جارە پاڕادێک توانی بێتی کە جیاواز بێت لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بۆ پێی ئەم جارە ئەندامەکانی هەمووی حەزبەکانی دیکە بوون چەنە لە ڕابردووشدا بەم جۆرە، بەڵام ئەم جارە کۆمەڵێک ڕێکاری کۆمیسیۆن ڕێکاری توندی گرتوۆتە بەر لەم بارەوە، بە تایبەت بەر لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان کۆمەڵێک بڕیاری توندی گرتنەبەر. ئەمانە وای نەکردووە کە خڕوقات و پێشێلکاری پاڕادەیەک کەمتر بکرێتەوە؟ بەڵێ ئەوە یەکێکە لە هۆکارەکان، چونکە کۆمیسی باڵای هەڵبژاردنەکان ئەوان ڕاستەوخۆ چاودێرەکەن، ئەوان ئیمزاکەن، ئەوان ئەو نوێنەرانەکە لەوێن ئەوان سوا بڕیارە دەن. ئەوە تا ئێستا وایە 72 سەعاتەکەەوە نزیکەی 14-15 سەعاتی بەسەر تێپەڕیوە، تا ئێستا نەیانتوانی و ئەنجامە بەرایەکان ڕاگەێنن بە هەوڵ و کۆششی ئەندامانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی لایەنەکان. هیوادارین ڕای نەکەێنن با 72 سەعاتی تریشی پێ بچێ، بەڵام ئەنجامەکە بە پێگەردی و بە پاکی ڕابکەێن. سپاس بۆ کاک ڕێباز لە کەلارەوە، ئیمتیازی خۆی بدرێتێ. سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێستان، سپاس بۆ بەشداریتان بەو هیوایی کە بەردەوام بن بە سەرنجە جوانەکانتان لە بەشداریتان. کاک بیلال لە خوڕماڵ لەگەڵمانە. کاک بیلال فەرموون. کاک بیلال بەڵە هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە پەیوەندیەکەی کاک بیلال داخراوەتەوە. دەمەوێت ئاماژە بە هەندێک لە کۆمنتەکانی دیکە بکەم کە ئێوەی خۆشەویست نووسیوتانە. کاک یوسف لە ڕانیەوە دەڵێ بەڵێ بێلانی خۆیان تا ڕادەیەک پاراستووە، بەڵام تێنەگەیشتنمان لە دەستا و دەستکردنی دەسەڵات ماڵی هەمومانی وێران کردووە. عەبدوسەمەد سماخوڵی دەڵێ ئەوجا بێلانی دەسەڵات هەموو شتێکی بۆ خۆی قۆرەق کردووە، بۆیە نەیتوانیوە کۆمیسیۆن کە ڕێگری لە تەزویر بکات. ئاکار ئیسماعیل دەڵێت نەخێر، تالۆکۆی ئەمن و ئەندامی کۆمیسیۆنی کەتی و پارتی نەبنە کەمینە هەرچیەک بیانەوێ بە جووتە لە ناو ئەنجومەنی کۆمیسیاران بۆ خۆیان بڕیاری لەسەر دەدەن و دەیکەن. کاک حسێن لە هەولێرەوە لەگەڵمانە. فەرموو کاک حسێن. باشی برای بەڕێزم، سڵاوتان لێبێت کاک حسێن. بەڕێستان سەرنج و تێبینیتان چۆن لەسەرتەوە؟ بەنسبەت ئەو هەڵبژاردنەی ئەو دارەی سەر کۆماری عێراق پارتی دەویست بەڕاستی تێبنێن گۆل لە یەکێتی تامان، یەکێتی زۆر زانا و زیرەک بوو بەرای یەکێت. ئەگەنا پارتی دەویست بە تەمای فراکسیۆنە کوردیەکان ئەو ئیشەی ئەوە بکە، وەڵاسی ئەوانیش لە ناو کوردستانەوە پێک ناین، لە بەغداد و پێک دەهاتن لەسەر سەرۆکی کۆمار. وەڵاسی لە ئاخیری سەر و کۆمارەکە زەبولۆ عەرەبەکان دەڕۆیشت، معناوێ بە دەردی ڕێفراندۆمی دەچوو. بەزیاتێتی باش بوو نەیهێشتا فێرەی بکرێت. باش کاک حسێن، لەسەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان سەرنجی ئێوە چیە؟ پێتان وایە کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان
وەکو خۆی کارەکانی جێبەجێ کردووە و وەتوانیوێتی ڕێگر بێت لە ئەنجامدانی تەزویر و فڕوقات. برای بەڕێزم خەتا لە کۆمیسیۆن نییە بەڕاستی پێ برێن، خەتا لە ئەندامەکانی کۆمیسیۆنیش نییە، بەس ئەو دوو حیزبە بەڕاستی پێ برێن، ئەو دوو حیزبە معاونەی زۆر دەکەن تەزویرات بکەن. ئەداوە چ خەتای کۆمیسیۆن نییە، چ خەتای ئەوە نییە، فەرمانبەرەکە ئەم بەخۆم پێ ئاگادارم تەکەی من لە ئەوە لە بنکەچی بوو چەند کەسیان نردبووە لای بەزا من کە چوە بنکەکەی پێم گوتم یەک تەزویرات و یەک نەعەدالەتی لە کلەتوڕ نەدا، چەند کەسیان نردبووە لای کە ئەوەی بە تەزویر دەنگ بدا خواڕۆمیکرد نەهێشتە بوو یەک دەنگی بە تەزویر ئەوە بکە. کۆمیسیۆنی فەقیه چ بکە برای بەڕێزم؟ ئەوانە هەر بە خۆیان عزانه تزویر بکن، عزانه با تزویرات و بسیوا او ایشی او بکن، کۆمیسیۆنی فەقیه چ بکە؟ بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانتان کاک حسێن لە هەولێرەوە. بەڵام ئەرکی سەرەکی کۆمیسیۆنە کە لە ڕێگەی چاودێریەکانیەوە بەڕاستی ڕێگە لە ئەنجامدانی خوڕوقات و پێشلکاری بگرێت. کاک ئاوات لە سلێمانیەوە لەگەڵمانە فەرموو. کاک ئاوات. سلام علیکم. عەلەیکم سەلام وەڕەحمەت الله. کاکە گیان لە ڕاستیە پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی یانی نەک بخێنە قاڵێکی شێزایەتەوە بەس وای لێ کردووە خەڵک ناومێد بووە لە کوردستان. پایتەختێک هەیە ئەلان وای لێ تۆ کەس بە پایتەختی خۆی نازانێت، کەس هەڵبژاردن ئومێد و پێی نەماوە. یانی دەست بۆ هەرچیەکەوەی لەم کوردستانی خۆمانە خەڵک لە هەموو ڕوانگەکان ناومێد لە ڕاستیە پەرلەمان و داخری پایتەخت دۆک و داگیرکردنێکی لیاتەوە. یە باش کاکە پارتی لە خۆی ناپرسێتەوە وەختی یەکێتی لە هەولێرا بوو، وەختی یەکێتی لە هەولێرا بوو پارتی دیموکراتی کوردستان یعنی کە فشاری بۆ هاتبوو چوو دژمنی کوردی هێناکە بەردانەکانی ئەنفاکەکە کوردی ئەنفاکەکە کوردی کیمیابارەکە هێنا سەر هەولێر و پەرلەمان ئەمڕۆ فشاری بۆ میلەتە هێناوە. ئەم میلەتە چار چییە چی بکرێ؟ کاگاوات کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان توانی بێلان بێت لە ئەنجامدانی هەڵبژاردنەکانی ئەم جارە یاخود توانی ڕێگە لە تەزویر و خوڕوقاتی هێزەکان بگرێت یاخود نەیتوانی؟ کاکە بە قوربان و کۆمیسیۆن نەیتوانی. لەبەرە بۆچی نەیتوانی؟ کۆمیسیۆن 10 ساڵە نەیتوانیوە، لە تازە هەڵبژاردن کراوە. کۆمیسیۆن کە بیتوانایە ئەو هەموو تەزویرات 10 ساڵانە ئەبوایە پێش ئەوە نیە، ئەبوایە ئەنجامی دەنگدارانی هەرێمی کوردستانی لەلا بوایە بیزانایە کێ دەنگەدا و کێ دەنگ نادا. ئەخە ئەسڵا هەم نازانێت بە هەزاران خەڵک ئەم لاولایە من دەنگەدا ئەو کۆمیسیۆن هەم نازانێت ئەوە ناتوانێت. چۆن نەتوانێت نەوەڵا ڕێگر نەبووە نەیتوانی بەلایانی خۆی بسەرپێنێ بەڕاستی ڕۆژ بە ڕۆژی بەرەو ناومێدی ڕوا و دەو دەوای لێ یعنی هەمومان بین بە حیزبێک بین بە چامان لە دەستی حیزبێکی دەسەڵاتدارێ هاوەت کورسێت بۆ تۆ هەتوو کورسی بۆ تۆ ئاوەنە گوێلێ پارە بۆ تۆ شتێک بۆ تۆ ئەیجاوە ئەوە حکومەتداری ئەوە حکومڕانی ئەوە یعنی نەتەوایەتی ئەوە یعنی هیچ نەماوەتە بۆ میلەتی. بەڵێ سپاس بۆ کاک ئاوات لە سلێمانیەوە، سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێستان. بەڕێزان دەمەوێت ئاماژە بەندێک لە کۆمنتەکانی دیکە بکەم کە ئێوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئاماژەتان پێکردووە. کاک عەلی مەشخەڵ دەڵێ کۆمیسیۆن ئەگەر بێلانانە ئەدای خۆی کردبێ بەڵام دەستی حەزب بوونی هەیە لە هەموو سێکتەرەکاندا حەزبەکان لە ڕێگەی نامەشروعەوە دەستیان بۆ تەزویر بردووە وەکو دائیرەی ڕەکەز و هەروەها دایرەی جنسیە. هەروەها باس لەوە دەکات کاک هاوکار باس لەوە دەکات کۆمیسیۆن لە ژێرباڵی دوو حەزبی فەرمانڕەوایە بۆیە قەت ناتوانێت بێلانی خۆی بسەلمێنێت، بۆیە ئەو فەرمانانە جێبەجێ دەکات کە ئەوان فەرمانیان پێ دەکەن. کاک عوسمان دەڵێت نەخێر نەک کۆمیسیۆنی هەرێم دەڵێ نەخێر کۆمیسیۆنی دوو بنەماڵەی هەرێمە. عەلی ئیبراهیم دەڵێت ئەگەر حەزبەکان لیان گەڕێن ئەوان ئێستا خراپ نین. کاک هێمن فەقێ دەڵێت کۆمیسیۆن هێندەی هەندێک کەناڵی ڕاگەاندن دەستی ناڕوات بۆیە ئەوان زانیاری زیاتریان لە محەممەد قادر پیرەمەگرونی دەڵێت بەڕای من کۆمیسیۆن تا ڕادەیەک بێلانی خۆی دەردەخات بەڵام دەسەڵاتدار کوا حساب بۆ کۆمیسیۆن دەکات. کاک ئەیسا هەورامی دەڵێت تا ڕادەیەک بەڵام هێشتا ماویەتی.
بەڕێزان کاک محەممەد کاکە دەڵێت نەک نەیتوانیوە بەڵکو ڕێگە خۆشکەر بوو بۆ تەزویری هەردوو حەزبی بازرگان. مریەم خان دەڵێت کۆمیسیۆن پشتیوانێکی باشە بۆ ساختەکاری دوو بنەماڵە. سەنا محەممەد دەڵێت زۆر کەم توانیویانە بێلایەن بن. هەڵبێست بنیاد دەڵێت بەڕای من نەخێر نەیانتوانی و هەورامان جەلال ئاماژە بۆ دەکات ئەو کاتە دەتوانین بڵین کە بێلایەنە کە هیچ حەزبێک مافی ئەوەی نەبێت ئەندامی هەبێت لە کۆمیسیۆندا. کاکسیروان لە سەی سادقەوە لەگەڵمانە فەرموو کاکسیروان. هەموو کاتێکتان باش کاکسیروان. بەلایەن بەرنامەکەتەوە بەڕاستی تەوەرەکە تەوەرێکی جوانە. زۆر سپاس. بەڵام شتی ناحیزبی لە کوردستانە بوونی نییە. من باوەڕم بەوە نییە، یعنی شتێک نییە بەلایەوە کە بڵێ حیزبایەتیانی کۆمیسیۆن و هەموو شتێکی هەمووی حیزبایەتیە. بەڵێ ساختەکاریەکی بێشمار کراوە لەم دەنگدانەدا. ئەویش یاری چار نییە، نازانین بە چی شێوەیەک لەگەڵ مەحنا بجوڵێتەوە. یعنی بەڕاستی ئەم ساختەکارانە ئەم جەلاد و خوێنمەژانە نازانی چۆری بەرەنگاریان بیتەوە. بەڕاستی چاری هیچ شتێ نەما، هیچ شتێکی هەموو خۆڵگە نەیەڵاوەتەوە. ئێتر ئەگەر کاکسیروان دەبێت کۆمیسیۆن بۆ جاری داهاتوو چی بکە بۆی کە ڕێگری لە ساختەکاری بگرێت وەکو هەوڵاتیەک؟ وەڵای ڕێگریکردن لە دەست کۆمیسیۆن نەماوە. بەڕاستی ناتوان بەناوی ڕێگریەوە، چونکی شتەکان هەمووی بۆ دەحیزبی و سەر بەدەی حیزبی دەسەڵاتدارە. بەڕاستی باوەڕم بە هەڵبژاردنی نەوە. من لەم جارە خۆمدا جارێکی تر بە تەمانیش دەنگ بۆ هیچ جارێکم بەزم جارە دەنگێکی خۆشمدا و جارێکی ماسوودەژ بەس بەڕاستی جارێکی تر دەنگ نام و باوەڕم بە هیچ شتێکەمەوە. بەڵێ سپاس بۆ کاکسیروان لە سەی سادقەوە. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێزتان. بوشراخان کۆتا پەیوەندیە مەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵکە. بوشراخان سڵاوتان لێبێت. سەرنجی بەڕێزتان چیە؟ پێتان وە کۆمیسیۆن ئەم جارە هیچ توانیوێتی ڕێگری لە خڕوقات و تەزویر بکات؟ سڵاوی خۆی گەورەتان لێبێ. سڵاوی خۆی گەورە لە ئێوەش. لە توێ شوی لە تەواوی کارمەندانتان. زۆر سپاس. سڵاوی خۆی گەورە لە ئێوە فەرموون. کۆمیسیۆن چی بکە؟ لاسی چ کاچی بکە بەڕاستی یانی؟ بەڵێ لاسی چ کاچی بکە؟ ئێمە زۆری نەمان من کاتی خۆی پارتی بووین. ئێستا دێکمان داوەتە کۆمەڵە بایتە کۆمەڵ دە کورسیە بووە. زۆری نەی نەک بڵم هەر من زۆری نەمان. ئەی وەزمان لە پارتیەکێتی هێناوە دێکمان یاوەتە کۆمەڵ کوا کورسەکانی کۆمەڵیان بۆ چێ برد؟ بەڵێ کۆمەڵ ئیسلامی کورسیەکی زیادی کردووە چاوەڕوانی کورسی دیکەش دەکەن. من چاوەڕێ بووم دە کورسی بێنن خەڵک زۆری نەی دەنگی داوەتە کۆمەڵ. بەڵێ پارتیەکێتی هێناوە دێکمان داوەتە کۆمەڵ. با بەراورد بوشڕاخان بە چاو هێزەکانی دیکە کۆمیسیۆن چی بکە کاکی برا؟ کۆمیسیۆن بەرامبەر بە چەک چی بکە؟ یان چێکی هێنایە ناو مەکتەبەکان تەقەیە کرد. بەڵێ کەواتە پێتان وە نەیتوانیوە ڕێگری بکات؟ ناتوانێت ئەسڵ ناتوانێت برا بەڕێز بکەم. بەڵێ هاوڵاتیان چی بکەن لەم حاڵەتانەدا؟ باوەڕ ناکەم ئێوەی ئۆپۆسیۆ نەتوانیت بکەن هاوڵاتیان داما چی بکەن؟ یعنی سەر شەقامیان نەگرت چی هیچ چارێک نییە بەڕاستی بەڕێزگیان. بەڵێ سپاس بۆ بوشراخان. کۆتا پەیوەندیە مەڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک بوو. بەڕێزان ئەمانە سەرنج و تێبینیەکانی هاوڵاتیان بوون هەم لە ڕێگەی سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکەوە کە دانابوو من ئاماژەم پێکردن و هەمیش کە خۆتان بیسەر بوون کە وڵاتیان چیان وت سەبارەت بە ئەدای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. بەشێکی زۆریان هێشتا پێیان وایە کە نەخێر کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان نەیتوانیوە ڕێگری لە خڕوقات وە لە تەزویر بکات. بەڵام هەندێکیشیان پێیان وابووە کە بە فیعلی ئەم جارە هەڵبژاردنەکە تا ڕادەیەک جیاواز بووە. کۆمیسیۆن کۆمەڵێک ڕێکاری توندی گرتوونەتە بەر بۆی کە ڕێگە لە خڕوقات و پێشێلکاریەکان بگرێت و توانیوێتیشی ئەم ڕێکارانە وەکو خۆی جێبەجێ بکات. بەگشتی هاوڵاتیان هێشتا ئومێدێکی تەواویان بە کۆمیسیۆن نییە بەو هیوایی کە لە ئایندەدا هەموو ڕێکارەکان بکەونە سەر سکەی خوان و کۆمیسیۆنیش ئەدای خۆی بە جوانی بکات تا بە گەیشتنەوە لە سەر تەوەرێکی دیکە و لاڵخێکی دیکەی دوانگەی خەڵک. هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم.